يعني إن شاء الله قريبا إن شاء الله بركة نصرف قبل نوروز إذا الله راد إن شاء الله. عندنا نعمل بصراحة يعني جهدنا تعرفون راحت لجان لەگەڵ نزیک بوونەوەی ئەو وادەی کە حەیدەرەبادی سەرۆک وەزیرانی عێراق بۆ ڕەوانەکردنی موچەی بەشێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان دیاری کردووە. بەشێک لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لابەری خەجاڵت بوون لە شکستی چەند ساڵەی حکومڕانی و نغڕۆکردنی هەرێمی کوردستان با قەیران و گرفت. با لێدوان و هەڵوێستەکانیان هەوڵ دەدەن لەمپەڕ بۆ ناردنی موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی دروست بکەن. عرفات کەرەم کە سەرۆکی فراکسیۆنی پارتیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت گەرموچەکەی بەغدا لە ڕێگەی وەزارەتی دارایی هەرێمەوە دابەش نەکرێت، نەناردنی باشترە. عرفات کەرەم وتیشی حکوومەتی هەرێممان ئاگادار کردوتەوە لە بڕیاری ناردنی موچەی ئەو دوو وەزارەتە لەلایەن بەغداوە، بەڵام ئابادی چەندین جار ئەوەی دووپات کردوتەوە کە ئامادەنیە موچەکە ڕادەستی حکوومەتی هەرێم بکات، بەڵکو دەیانەوێت ڕادەستی بەڕێوەبەرایەتی و خودی وەزارەتەکانی بکات. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بارەی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە هیچ قسەیەکی مەنتیقی نەماوە بیکات. ئەوە نەبێت کە دەڵێت ئەم کارە دەبێتە هۆی بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. نەسڕوڵڵا سوورچیاندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی نەینەوەی ئەو حەزبە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی هەر جۆرە بڕیارێکی بەغدا بۆ مامەڵەکردنی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕەت دەکەنەوە، چونکە ئەم کارە بە بچووکردنەوەی قەبارە و ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانن. ئەو قسانەی بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی لە کاتێکدایە کە بەهۆی سیاسەتی هەڵەی خۆیانەوە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازی و دیبلۆماسیەوە زۆر بچووک کراوەتەوە و هەرێم زیاتر لە نیوەی خاکەکەی لەدەستداوە و کێڵگانەوتیەکانی کەوتونەتە دەست حکوومەتی ناوەند و تەنانەت نیوە موچەی فەرمانبەرانیشی پێدابین ناکرێت، کەچی بەرپرسان لە قسە و مزادەی حەزبی خۆیان ناکەون و لە باسی ناردنی موچەکەی بەغدا دەم لە بچووکردنەوەی قەوارەی هەرێم دەکتن. چاودێرانی سیاسی لەبارەی نیگەرانیەکانی بەرپرسانی پارتی وێچێتیەوە ڕایدەگەنن حکوومەتی عێراق بە شێوەیەک موچەی وەزارەتەکانی هەرێم دەنێرێت وەکو ساڵانی ڕابردوو دەرفەتی دزی و تاڵەنچێتی و بازرگانیکردن با قوتی خەڵکەوە بۆ پارتی وێچێتی نامێنێتەوە و جگەلەوەی دەستی ناپاکیان هێندەی دیکە کەشف دەبێت ناچارن میلاکی موچەی هەزاران ئەندامی حەزبەکانیان لە سەردام و دەستگاکانی حکوومەتەوە بۆ سەر گیرفانی حەزبەکانیان بگوازنەوە.